خولێک بە بۆن و بەرامەی مام لە هەڵەبجە وێنایەک بۆ چەپکە گوڵەکەی مام کە دەگوڵی جیاواز و بەزبوونی وەرزشی لە هەڵەبجەکەی شەهیدان و لە کەرکووکی قودس و گەرمیانەکەی ئەنفال و ڕانیەکەی دەروازەی ڕاپەڕین کۆ کردەوە. لە یاری کۆتایی خولەکەدا هەردوو هەڵبژاردەی گەرمیان و سەی سادەق ڕوبەڕووی یەکتر بوونەوە و گەرمیانیەکان بە گۆڵێکی بێوەڵام لە ڕێگەی بورهان قادرەوە توانیان یاریەکە لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێبێنن. دەستخۆشیان لێکم بەڕاستیانی خولێکی زۆر جوان زۆر خۆش ینی بەڕاستی وەکو دەوری وا بوو بۆ ئێمە یان ئێستا هیچ شتێک نەماوە ئەم خولانە بۆزە دەوری کورسان بۆ ئێمە بەڕاستی دەستخۆشیان لێکم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەردەوام بن لاشیان ساغ بێ یاریەکە لە خواوەزە ئەنجامەکە بۆ ئێمە کۆتاییات یەک بەش برمانەوە یعنی سەی ساقی ژانی فرقەیەکی زۆر زۆر باش بوون لاشیان ساغ بێ بەختێکی باشتر بۆ یاریەکانی تر ئینشاءالله. بەڕاستی ئەم جۆرە خولانە و لەم کاتەدا زۆر زەرورە بۆ یاریزان چونکە بەهۆی وەستانی خولەکانی کوردستان و یاریزانان لە یاریگاکان دابڕابن بەڵام بەهۆی ئەم خولانەوە خولی هەڵبژاردەکان وەکو هەڵبژاردەی خولی هەڵبژاردەکان لە ناحیەیان کە باش ماوەسا کۆسەت هەستا بەکردنەوەی بۆ ئەم خولەش خولیمان بەڕاستی دوو خولی زۆر بەهێز بوون لە مەنتیقەکەدا کە توانی یاریزانان دووبارە بگەڕێنەوە بۆ ناو یاریگا جمهور دووبارە بگەڕێنەوە بە ناو یاریگا دوای ئەو دابڕانە زۆرەی لە بەهۆی کۆرۆناوە کە لە کوردستان و جیهانی شاڕوویدا سواز بخوا ئاستی یاریزانەکان زۆر زۆر باشە بەهۆی ئەو دابڕانەوە ئاستێکی باش پێشکەشەکەن و ئەم خولانش بەڕاستی بەردەوام بێت ئیسفادەی زیاتر بێت تاکو و دیارنەبوونی خولەکانی کوردستان هیواداری بەردەوام بێت. بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک یەکێک لە بۆردە چالاکەکانی هەرێمی کوردستان ئامادەی یاریەکە بوون بەڵێنیاندا بە پشتیوانی هاوسەرۆکان پشتیوانی وەرزشی هەڵەبجە بن. ئێمە لە ڕاپەڕین بۆ هەڵەبجە لە زاخۆ بۆ خانەقین بەناوچە چێشە لەسەر و دابڕنراوەکانیش لە خزمەت وەرزش و وەرزشوانان داین و ئەوەی پێمان بکرێ لە خزمەت گەنج و لاوی ئەو نیشتیمانە داین چونکە لە بیرمانەچێت دروشمی نوێبوونەوە و کۆنگرەی چواریەکی نیشتیمانی کوردستان دروشمی نوێبوونەوە و خزمەتی زیاتری وەرزش و وەرزشوان و گەنج و لاو و پیر و پەکەوتەوە هەموو چین توێژەکانی کۆمەلگای کوردی دەست پێ کردووە و بێگومانیش ئەمە دەکەین بە یەکێک لە بەرنامە هەرە بەهێزەکانی خۆمان و خۆشبەختانە لە جوولەی هاوسەرۆکان لە جموجۆڵی هەواڵانمان لە ئۆرگانە جیاجیەکان و لە جموجۆڵی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ خزمەتی لاو و گەنج و هەموو چین توێژەکان و بە تایبەت وەرزشوانانیش ئەمە دەردەکەوێت. من سەبارەت بەو داواکارانەی کە ڕوبەڕووی ئێمە لەسەر ڕووناکردنەوەی یاریگا لەسەر کەم و کوڕەکانی دیکە ئێمە بە دووادارچوون دەکەین و من هەوڵدڕم پشتیوان بین بۆ چارەسەرکردنی و من دیسان دەڵێم بەڕێز کاگلاوری شێخزەنجی من بەر لەوەی بێم بۆ ئێرە گفتوگۆمان کردەوەوانە تاکیدی لەوە کردەوە کە پشتیوانی هەموو گەنج و لاوان وەرزشوانان دەبین لە ناوچەکان و ئەوە دەبینی کاک پاڤڵ و تیمی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان هەر بە ئامان شێوە قسە دەکات دەبینین ئەنجومەنی سەرکردایەتی تاکید لەوە دەکاتەوە پشتیوانی هەموو چنی توێژەکان دەبین ئەمە دروشمی ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لێژنەی باڵای تیپەمیلیەکان بە گرنگیەوە لەکردنەوەی خولەکانیان دەڕوانی و ستایشی کار و چالاکیەکانی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد. ئەم خولە بۆ هەڵبژاردەی لیژنەی باڵای تیپەمیلیەکانی کوردستان بوو لە هەشتێش دەستی پێ کردو لە ئەمڕۆ یاری کۆتایی بوو لە بینی هەڵبژاردەی گەرمیان و هەڵبژاردەی سیتاق و دەوروبەری کە بە ئەنجامێک بە کۆتایی هاو گەرمیان بردیەوە وەختێکی باشتریش بۆ سەی سادەق. ژنەی باڵای تیپەمیلیەکانی پارێزگای هەڵەبجە سەرپەرشتی کرد و بەڕێز نووسنگەی بەڕێز کاک لاوری شێخزەنجی سپۆنسەری کرد پارێزگاکانی کەرکووک و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆکان بوو دەستخۆشی لەو بەڕێزانە کە هاوکارمان کرد بەڕاستی کاگەرە شەورامی دەستێکی باڵایە بوو سوپاسێکین کە لە ڕێی نووسنگەی بەڕێز کاک شەخلاورەوە. لە کۆتاییدا گەرمیانیەکان جامی مامیان بەرز کردەوە و حەسەن حسێن بوو بە باشترین گۆڵپارێز و هاوڕێ ئەنوەریش بە باشترین ڕاهێنەر دیاری کرا و خەڵاتیش بەخشایە هەردوو تیپ. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.